بابا خەتای ڕزگاریە ئەگەر کاک ڕزگاری گەورە و گران واز لە پاق لە فرۆش نەبینی لە ڕێناوە و جەڵبەلەیدا پێی دەرێم کاک ڕزگار جان وەرە لەکنە منیشکە لەکن بابا مشکل ناکە وەڵام پاقڵی خۆم دەفرۆشم بابا من دەزانم فەقیر و عادەتەی هەیە بە ئیشەکیەوە دەگری حتا دەمری هەر بە فەقیری دەمری بەرێم کاک وەرەی فەقیر سەرخۆ هەر نەیگە فەقیر سەرخۆ بەسە براکەم من کوڕەکەم وا فێر نەکردووە کە گوێ لە قسەی گەورانی بێت دە باشە کوڕەکەت هەیە کردە تیارە لێمان خستەخانەی کوڕم باشە کامەتان کەسی نزیکی ڕزگار جەوای عەلی ئێمە من خێزانیەوە هیچی مانیە لەو گۆڕە بووینە خزم و کەسوکاری بەداخەوە نەخۆشەکەتان جەڵتەی دڵ لێداوە پێویستە بە زووترین کات نەشتەرگەریە بۆ بکرێت ئێستا ئێوە ڕازی نەشتەرگەری بۆ نەخۆشەکەتان بکرێت بەڵێ ناڕازینی ئێستا ڕازین یا ڕازینین یەک قسەم پێوە ڕازینی کاکە تەواو خاڵە جارەوە باوکم پێویستە نەشتەرگەری بۆ بکەین دواتر دەبرێت کوڕم دەزانم پاپتە بەس ئەمگۆ پارەتان هەیە بە خۆتان و داکتان پارەی دەوێت نەشتەرگەری پارە بەڵێ من خۆمش دەکەم دکتۆر جان خوا چاکەم بەداخەوە نەشتەرگەریەکە دوو دەفتەر دۆلاری دەیە بەڵام من لای هاوڕێیەکم بە 3 ملیۆن دینار لە بۆ دەکەم زۆر سپاس دکتۆر گیان سپاس دەکەین وەرنە ژوورەکەم با عنوانی شوێنەکەتان بدەن باشە زۆر سپاس دکتۆر جان بژە خوا خێر بنووسێت زۆر سپاس پێم نارێت جەنابەت 3 ملیۆنی بەچ پێیا دەکەی ئێ براکەم ئەلحەمدوللا باوکم وەزعی باشە با یارمەتیم بە کچم تۆ کچی منی ئەو زاوامە دوایش نەخۆشە برای هەیە خزبی هەیە ئەم پارەکەی لۆ بدەم کوڕم وڵا ڕاست دەکەم مادام خۆم پێیەکەم چۆن خۆت پەیدای دەکەی بەچی ئاڵتونەکانم ئەفرۆشم ئاڵتون خوشکم گەر شتێکی وا بکەیت من حاشا لێ دەکەم ئەو ئاڵتونانەی خۆتە براکەم تۆ ویژدانت هەیە مێردەکەی من وا ئەمرێت من ئاڵتونم بۆ چییە گەر بۆ مێردەکەم نەبێت مادام قرارت دایە شتێکی وا بکەیت ئەمە چی دێت و ناناسم کوڕم ڕەزوان کوڕم خەفەت مەخۆ خۆم ئاڵتونەکانم ئەفرۆشم باوکە باشە بێتەوە باشە هەستە بابچینە لای دکتۆر ڕزگار بۆ بخۆ ئێستا وەسەر چۆنە باشتر بوویت؟ وڵی بە خۆت دەبینی الحەمدولله باش دەبی شاخ الحەمدولله ئیتر چی بکەین؟ ئەبێ شکری خوا بکەین الحەمدولله الحەمدولله والله ئەلۆ سەلامەت بی بەسەر چاو بەس بە خۆ دەزانی و عەمەلیاتی فتح سەدرم کردیە بەس بگەڕێمەوە سەر ئیشیە بەسەر چاو برا وەڵە لە ناو زەیما بە قوربان باش لۆت قەر دەکەم باش خوا حافز لا حول
ولا قوة إلا بالله. چی بووە؟ صاحبك لي خانم دو مانجا دري دمويت. جا ئەویش ماشەڵڵا ئەو هەموو سەرۆت و سامانە و ئەم هەموو پارەی هەیە. ناتوانێ تۆزە یارمەتیمان بات. نوع بشرك هي بازا نايكا تبكي. وایە بەڵام ئەبێ لە مۆلا لەبەر خاتری مناڵەکەمان و لەبەر خاترێەوەی کە ژیانمان بەردەوام بکەین پێویستە بڕۆم ئیش بکەم. إيش يتصير؟ ئەو ئیشەی کە تۆ ئەتکرد منی ژێیکەم. بقربان أو بتناك أو عربانية لو كولاني لو أو كولاني والله بتناك. ئەزانی چی؟ تۆزە پارەم کۆ کردوتەوە بۆ ئەلەند کە دەرچوو ویستم پلەیستیشنی بۆ بکڕم بەڵام واز لەوە بێنە ئەچم بۆ لای کە عەبدوڵڵا ئەوەی ماڵی لەسەر فەرعەکەمانە ئەڵێم پشکم لە شارەوانی پارچەیەک عەرزم بۆ وەرگرێت کە بتوانم لەوێ عەربانەکە نا کابینەیەکی تیا دانێم ئەلەندی ژەبم لەگەڵ خۆمە ئیتر تۆ خەمێ نەبێ. خمم يانا أدي باوكت براكت شاشة دروسنا كان. تۆ واز لە باوکو برام بێنە ئەوان لە کاتێکە یارمەتی ئێمەیان نەیە کە ئێمە پێویستمان پێ بوو گوێ بۆ قسەی کەس مەگرە. قل بي باشا بيك. باشە مەگری کوڕم مەگری یاواش بێ أي كل كم. وەرە دانیشە مەگری کوڕی من باوکە باش بێت چاکەتە تۆ لەبەر کە دەی جانتاکەش لە شان بکە ئەو پارەیەشی پێ بێ ئاگاو لە خۆ بێ. باش دایکێکیان تۆ ئاگاو لە باوکم بێ. باشە کوڕەکەم أما خو باش دبي شاء الله. با منیش بڕۆم بچم بەلای کا عەبدوڵڵا شۆرباکەم خستۆتە سەر کە هاتمەوە بەرەبەرە ئەقڵێ و ئەدەمێ تۆش ئیسراحەت بکە باشە؟ باش جانم. باش. خانم.